ئەوە دڵپیسی نییە من حەز بکەم تۆ کە ناموسی منی پارێزراو بی و ئەوە دڵپیسی نییە تۆ حەز بکەی کە من مێردی تۆم پارێزراو بم لە حرام بۆ دڵپیسیە سبحان الله دڵپیسیەکەیان کردووە بە دڵپاکی کە بەڕەڵای بکەم بڕوا تووشی هەرچی حرامە ببێ ئەمە کردووە بە دڵپاکی و بەعکسەوە دڵپاکیەکەشیان کردووە بە دڵپیسی کە من نەهێڵم تووشی حرام بێ کردوانە بە دڵپیسی کۆمەڵگای یەهودی مەذهبە هەوایە ئیترەمەش لە سای سەری کاهینەکانی ئالمانیەت و دیموکراسیەوە وای لێهاتەوە جا بۆیە بەڕاستی غیرەت واجبە ئەو کەسەی غیرەی نییە لەسەر کە سوکاری پێوترێ دەیوث جا بۆیە بەڕاستیە فەرمێ نابێ پیاو بێ ئاگا بێ لەو کردارانەی کە سەر ئەنجامەکەی باش نابێ ئەبێتە هۆی لە کەدارکردنی ناموسی یا لاڕێبوونی ژنی و لە هەمان کاتیشا نابێ زۆر زیادەڕەوی بکە لە گومانی خراپە گومانێکی خراپی زۆر بەرێ بە ژنەکەی جاسوسی بەسەرەوە بکە و زەخت لە خۆی و لە ژنەکەشی بکە بە زۆر شتی پێ بدرکێنێ کە ئەو شتانە زۆر جار لەوا چێ ژنەکە لە نەفامی و نەزانی خۆیان وا بیدرکێنێ کە بێ بە تاوان لەسەری